سڵاو لە هەمولایەک ئەمڕۆ لە هەولێر سێ بارەگا سێ بینایی گرنگی بەڕێوەبەرایەتی پاسەپۆرت نیشینگا کارتی نیشتیمانی دەکرێتەوە کە پێشتر بەشێکی زۆر لە هاوڵاتیان گلەییان دەکرد لەوەی کە ئەو شوێنانەی مامەڵەی خۆیان تێدا ڕایی دەکەن خزمەتگوزاریەکان وەک پێویست نییە لە هاوینان خەڵکێکی زۆر لەبەر ڕۆژ دەبوو لە زستان بارانێکی زۆریان بەردەکەوت زۆر جار باسی ڕۆتینیان دەکرد باسی بە کەونی بینای ئەو بەڕێوەبەرایەتیانەیان دەکرد هەوڵ دەدەین ئەمڕۆ کە بۆ یەکەم جار بەڕێوەبەرایەتی تازە بینای تازە باڵەخانەی تازە لە ڕووی ئیداریەوە هەموو شتەکانیان تازەیە هەوڵ دەدەین بزانین ناوەڕۆکی ئەو بینایانە چۆنە ڕۆتین چەندە دەمینێ شێوازی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان لە نشینگا پاسەپۆرت کارتی نیشتیمانی بە چ شێوەیەکە ڕاید کارزان سڵاو دەبێ ماندوو نەبی ڕاید کارزان بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی نیشینگەیە ئەمڕۆ بینایەکەتان کردەوە بەڕێوەبەرایەتەکەتان بۆ یەکەمین جارە خزمەتگوزاریەکانتان پێشکەش بە هاوڵاتیان دەکەن سڵاو لە تۆش کا کامەران زۆر بەخێرێ ئەمڕۆ بۆ یەکەمی جار هەرچەندە ئێمە ماوەکی زۆرە لە بەڕێوەبەرایەتی نیشینگەی هەولێر مەسەلەن کارەکانمان بەردەوام بەڵام ئەمڕۆ بە شێوەیەکی فەرمی لەلایەن وەزیری ناوخۆوە کرایەوە باشە ئەمڕۆ بینایەکەتان تازە بوو بە بەراورد لەگەڵ پێش و هەست دەکەم بینایەکەتان زۆر جیاوازە گەورەیە ینی چیتان چی تازە هەیە لە نێو ئەو بینایە ئێمە پێشترێ لە بارەگای کۆن هەمووی ژوور بوو بەڵام ئێمە پێویستمان بە قاعە بوو وەکو برەی هۆڵی گەورە لەوێ چەند مەتر بوو لێرە چەند مەترە وڵی مەساحەکان بزڵ بەڵام ئەوێن دەر شوێنی بارەگای نیشینگەی هەولێر نەبوو ینی بۆ شوێنی تر دروستکرا بوو بەڵام درا بە نیشینگە بە میوانداری چوو بە میوانداری لەوێن بەڵام ئەو بینای تازە بە پێی داواکاری خۆمان کە پێویستمان بە هۆڵ هەیە لەبەرەوەی ئێمە خەڵکێکی زۆر سەردارمان دەکات سیستەمەکەش ئەگەر هۆڵبی مەسەلەن ئەو باشتر دەبێت لە هەر شوێنێکە دەست بە کاروبارەکانی بکە لە شوێنە کۆتایی بێت باشە زۆر جار بینا دروست دەکرێت بە پێی تایبەتمەندی ئەو کارێک کە تێدا دەکرێت لێرە کە بۆ ئیقامەیە نیشینگەیە خەڵکی بیانی سەردانی دەکات ئەم دیزاینێکی مۆدێرنە یاخود تازەیە ینی کۆن نا دیزاینێکی زۆر مۆدێرنە بە پێی ئەو سیستەمەی ئێمە دامان ناوە کە سیستەمێکی ئەلیکترۆنی ئۆنلاینە زیاتر پێویستمان بە شێواز بەو شێوازە دروستکردنە هەیە بۆ بەڕێکردنی کاروبارەکان و کەمکردنەوەی ڕۆتین و گواستنەوەی شوێنەکان کەمکردنەوەی ڕۆتین باس دێوەکەرا لەسەر دیزاینەکە دەمینێمەوە ئەو دیزاینە ینی تایبەت بە هەولێرە یان پێشتر لە شوێنێک جێبەجێکرایە دیزاین نانە لە شوێنی تر هیچ کات نەبووە تایبەت بە نیشینگەی هەولێر باشە پێم بڵێ دەتوانن ڕۆژانە چەند کەس مامەڵی چەند کەس ڕایی بکەن پێشتر توانەتان چەند بوو ئێستا چەندە ینی وەک دەبینن خەڵەباڵغێکی زۆر هەیە تاڕادەیە ئەمە پێشتر توانامان توانای مەسەلەن بەڕێکردنی مامەڵەمان زۆرتر بووە بەڵام ئێستا بەوەی جێبەجێکردنی سیستەمی ئۆنلاین لە ڕووی سەردانیکردنی کەسەکان زۆر کەم بۆتەوە بەڵام وەکو مامەڵە زۆر زیادی کردووە لەبەرەوەی کۆمپانیاکانیان هەر کەسێک کە بیون نشینگە دەربێت دەتوانێت لە ئۆفیسی خۆی لە شوێنی خۆی لە ماڵەوە ئێستا خەڵەباڵغی هەر دەبینم خەڵەباڵغی هەر هەیە لەبەرەوەی هەندێک ڕێکاتی تر هەیە بۆ نمونە ئەوە ژووری یاساییە بەشی یاسایی مەسەلەن پێویستی بەوەیە کە ئەو کەسەی کەفالەت دەکا بێ تەصدیقی کەفالەکەی بکە بێ پەنجەمۆر بکە بێ واژوو بکاتن یعنی لۆ ئەو شتانە زیاتر کەس باشە کام هۆڵ بەسە بکەینەوە کام هۆ بە باشترە ئەمە یان ئەمە بەشی یاساییە بەشی یاساییە ئەمەش بەشی کۆنتڕۆڵ و بەشی ئایتی ئێرە هۆبەی یاساییە ژمارەی زۆر لە پارێزەران وەکو دەبینن لێرە دانیشتون مامەڵەی خۆیان ڕایی دەکەن پێشتر لە بینایی پێش و بەردەوام پارێزەرەکان گرفتی ئەوەیان هەبوو لەبەر ڕۆژ بوون لەبەر باران بوون خەڵکێکی بێگانە دەهات بە هەمان شێوە تۆ پارێزەری ڕۆژانە سەردانی ئەم شوێنە دەکەیت باشە ئێستا چی دەبینی پێشتر چۆنە جیاوازی بینایەکە لەگەڵ پێشانە زۆر فەرقی هەیە پێشتر بیناکە لەو بیناکی قەدیم بوو ئێستا بیناکە هەم بە سیستەمەکە زۆر سیستەمێکی باشە پێشکەوتووە
خەڵکی مراجع ناتێرە تەنها پارێزەرەکان دەنیخوانی کۆمپانیەکان دە لێرە بۆ ئۆنلاین تەقدیمی دەکەین لێرە ئیشەکان بە سیستەم کارەکان ئاسانتر بەڕێوە دەچیا زەحمەت باشە ئەو سیستەمەی ئێستا دەبینم نەمبەرە ینی ژمارەیە بەڵێ ئەوە ئەمە باش بوو؟ بەڵێ زۆر باشە هەر کەسە لێرە سەڕی خۆی دەبڕی سەرە دەگری لێرە بە ژمارە دەڕوا کەسە ژمارە خۆی دادەنیشتن لێرە هەموو ئیشەکان بە سیستەمە باشە چۆنە ئەو بینایە وڵا زۆر خۆشەیرە باشترە پێشتر دەبیە بە ڕۆژێ ڕاوەستاوای سڕە زۆر و بە سەرانی احتیاج دانشتان ئەو کاکە دەخینەوە هەولێر پایتەختە بەرێ خەڵکی وەڵا. بێگانەی زۆر دێ وانە بەرێ وەڵا، ئێستا ئەو زۆر. جۆرە بینایەنە بۆ ئێمە زەرورە زۆر زۆر زەرورترە دەی پێشتر زۆر پێشتر دانراوە باشە ئەلێکوانە ئەوەی کراوە حەز دەکەی لە چ بەڕێوەبەراتی دیکەی هەولێر ئەو جۆرە بینایەنە بە بکرێت چێ قورعان دەرێ کەوا زەرورە؟ لە هەموو وڵی هاتو چۆش کریا زۆر باشە ئێروکانە زۆر باشە وڵی هەموو بینەیەکە ئەو بەڕێبەراتەکان بکرێ باشترە بکرێ. ئادی کەس غەدە لە کەس ناکەس و پێش کەس ناکەوی لە جێ خۆدادا نیشی ناوی دەخیتەوە دەچی ئیشەکە دەکەی و دەڕۆی مادی نابی زۆر زۆر باشە وەکو ئەم هاوڵاتێ باسی لێوە دەکات زۆربەی بیناکان بەڕێوەبەرایەتی خزمەت گوزاریەکان لە نێو هەرێمی کوردستان بە تایبەت لە هەولێر وەک پایتەختی هەرێمی کوردستان کۆم بوو ینی خەڵکێکی زۆر ئەزیەتی دەبینی ئێستاش لەگەڵ دابی لە هەندێک شوێن بەڕاستی هاوڵاتیان ئەو شوێنانەی کە سەردانی دەکەن زۆر زۆر خراپە زۆر جار پەیوەندیمان پێوە دەکەن دەڵێن کاکە ینی لە کاتی ڕایکردنی مامەڵەکانمان بەهۆی خراپی بیناکان یعنی تووشی کێشە دەبین تووشی ئەزمە دەبین جەنابی عەقید بەڕێوەبەری هۆبەی یاساییە جەنابی عەقید سڵاوت دەبێ پێم بڵێ ئێستا چۆن مامەڵەکان ڕایی دەکەن چ سوودێکی هەبوو ئەم بینایە سپاس بخێر طبیعی ئەوڕۆ بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ناوخۆ بینایی نوێمان بینایی باڵەخانەی بەڕێبەراتی نیشینگە و پاسپۆرتی هەولێر کرایەوە ئەم بینایە بە شێوەیەکی زۆر ستاندەر و مۆدرن دروست کراوە و نوێترین شێوازی تەکنۆلۆژی لێ بەکار هاتووە هاوشێوەی وڵاتانی پێشکەوتووە شێوەی وڵاتانی پێشکەوتوو یعنی بە شێوەیەک ئاسانکاریەکی زۆری بۆ بیانیەکان کردووە جەنابی عەقید ئەمە هەر کەسە احتیمال لەسەر نماری خۆی دەکەوانە ئەگەر باسی بکەیت لەوێ کە دێتە ژوورەوە لەوێ کە بیانیەکان پارێزەریان هەر هاوڵاتێکە لێ مراجعەتمان دەکات لیتێک سەحب دەکاتنەوە پێدرێن کیو سیستەم ناوی لێرە ژمارەکەی لێرە دیاری دەکات و چەند کەس بەڕێکراوە 527 نەفەر بەڕێکراوە بەس ئەمڕۆ پلیت ڕاکێشرا بلێت ڕاکێشراوە 527 کەس سیستەمێکی مۆدرن ینی ئومێد دەخوازم زۆربەی دام و دەستگاکانی حکوومەت دەوانەی خزمەت گوزارین ئەم سیستەمە پەیڕۆ بکەن سیستەمێکی ئەلکترۆنی زۆر ئیسپادەتان لێ کرد زۆر ئاسانکاری بۆ هاوڵاتیان کردووە و کە پلیتەکە سەحب دەکەن دادەنیشن و پێویست ناکاتن لە بەرامبەر پەنجەرەکان بمەستن و قەڵەباڵی دروست ناکات باشە بەڵام لەگەڵ ئەوەشدا یعنی من تێبینی ئەوە دەکەم قەرەباڵغێکی زۆر هەیە هەر چەندە نمارەش دانراوە نمارەیەکی زۆر چۆن سڵاوتان لێبێ تۆ نمارەت حەجز کردووە بەس دەبینم سڕە دەگرم بۆچی سڕاوەڵی خۆی پاکانی زەریبێ لە پاکانی زەریبەش هەندێک قەڵەباڵغ دەبێت هەر ئیقامەش دەکە هەر خاوەنکارێک دەبێت پاکانی زەریبێ بینتەوە ئێستا بینتەوە بەڵێ باشە بیناکە چۆن دەبینی زۆر باشە دەستخۆش لە حکوومەت یاریمی کوردستان دەکەم دەستخۆشیان دەکەم ڕاستی سیستەمەشی زۆر جوان و زۆر ڕێکە بینایەکی تازەی مۆدرن لەم قۆناغا کە پێی دەگوترێت قۆناغی قەیرانەکان ئێستا بەڕێوەبەراتێکی تازە بینایەکی تازە دەکرێتەوە چ گۆڕانکاریەکی هێناوە تا ئاراوە تایبەت بەو هاوڵاتی بیانیانەی کە دێنە کوردستان پرسیارێکی جوانە کاکە کامەران تەنها بینانیە کەوادری ئەو کەوادری کە ئامادە کراون بۆ ئەوەی پێشوازی لە کەسە بیانیەکان بکەن بینایەکە لەگەڵ ئەو سیستەمێکە کاری پێ دەکەین لەگەڵ نوێکردنەوەی ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ ئەم چوارە هەر چواری بەیەکەوە پەیڕۆ کراوە لە ناو ئەم بینایە نوێ کەوایە ینی گۆڕانکارێکی جدی لە ناوەڕۆک و لە شکلیشدا هاتۆتە ئارەوەینە سەر ڕێسا و یاساکان هیچ گۆڕانکاریەک دروست بووە بە تایبەت لە سەردەمی کۆڕۆنا هیچ گۆڕانکاریەک هاتۆتە ئاراوە بۆ هاتنی خەڵکی بیانی بۆ کوردستان ئەوانەی کە بەر لە هاتنی کەسی بیانی مەرجی ئێمە وەکو بەڕێبەراتی نشینگە و ویزە لە وەزارەتی ناوخۆ ئەوەیە کە هەر کۆمپانیاک داوای هێنانی دەستی کەسی بیانی دەکات دەبێ ئەو سێکتەری کە کاری لێ دەکات دیاری بکات کۆپیەک لە پاسپۆرتەکەی کە ئەو کەسە کەسێکی تاوانکار و تاوانێکی ئەنجام نەدابێت لە ڕووی ئەمنیەوە کێشەی ئەمنی نەبێت
لێرە بارکۆدی ڤیزە پێشکەشی بە کۆمپانیەکە دەکرێت و دەچێتە ناو سیستەمە لە وەزارەتی ناوخۆ. لە دو ئەوەی کە ڕەزامەندی وەرگیرا لە وەزارەتی ناوخۆ کەسی بیانی دەتوانێت بە شێوەیەکی فەرمی لە ڕێگەی فڕۆکەخانەوەیان دەواازە سنووریەکان و بێتە ناو هەرێمی کوردستان ماوەی مانگێک بۆ ئەو دەرفەتی کاری کە هاتووە ئایا لەو بوارەی کار دەکات تواناکانی گونجاویان نەگونجاوە. دواتر کۆمپانیەکان یان ئەو کەسێک کە سپۆنسەری کردووە دێت داواکاری پێشکەشەکە بۆ دەرهێنانی نشینگە بووی لەگەڵ ئەو مەرجانەی کە لە ڕووی یاساییەوە ئێمە کاری لەسەرەکەین. چونکە وەکو باسم کرد ئێمە ئێستا ساڵی 2021 لە یەکەم بەیانی وەزارەتی ناوخۆ بەیانی ژمارێکی ساڵی 2021 ئەوە بوو کە بەیانێک دەرکرا بۆ شێوازی پێدانی ڤیزە و نشینگە بۆ کەسانی بیانی بۆ ئەوەی بگونجێت لەگەڵ وڵاتانی پێشکەوتو. باشە خەڵکێکی زۆر داخوازی ئەوەی بوو بێتە کوردستان و کار بکات لە ڕابردوودا هیچ حاڵەتێکی وا بووە ناچار بکرێ و کەسانە بگەڕێنرێتەوە بەهۆی کەیسێکی تایبەت تاوانی کردبێت نەگونجانی. بێگومان بۆکو جەناب بدەزانی ئەوانەی کە لە کەسانی بیانی کە دێنە ئێرە دەبنە بەشێک لە کۆمەلگای ئێمە بە گوێری ساڵێکیان 2 ساڵ لە سەرکارەکان دەمێننەوە دەتوانین بڵێن ڕێژەی تاوانکاری لای کەسانی بیانی بە شێوەیەکە کە دەتوانین بڵێن بە پۆینتاتیش ئەژمار ناکرێت. پێشتر کێشەیەکی زۆر هەبوو لە بینایی بەڕێوەبەراتی پاسەپۆرتی هەولێر بەڵام خۆشبەختانە وەک دەبینن هاوشێوەی نشینگە بەڕێوەبەراتی پاسەپۆرتی هەولێریش بینایەکی تازەی بۆ دروست کراوە کە لە تەنیشت بەڕێوەبەراتی نشینگەی هەولێرە وەک دەبینن ئێستا قەڵەباڵغەکە یەکجار کەم بووە بە بەراورد لەگەڵ پێش و پێشتر ئیزدەحامێکی زۆر هاوشێوەی نشینگە سیستەمەکەیان سیستەمێکی ئەلکترۆنیە کارمەندێکی زۆر چاوەڕێی پێشوازی لە هاوڵاتیان دەکەن وەکو گوتمان سێ بەڕێوەبەراتی گرنگ کراوەتەوە بە شێوەیەکی فەرمی یەکێکیان نشینگە ئەوەی دیکەیان بەڕێوەبەراتی پاسەپۆرتی هەولێر ئەوەیان پەیوەندیدارە بە بەڕێوەبەراتی ڕەگەزنامە و کارتی نیشتیمانی. ئوستازی بەڕێز ماندوو نەبی لە ژووری پەنجەمۆر بوویت چۆن دەبینی بینایەکە؟ وڵا پیرۆزبایی لە خەت شارەکەمان دەکەم بینایەکی زۆر جوان و ڕێکوپێکە زۆر ئاسانکاری شتێدا بۆ خەڵکانێک کە دێن کە شوێنەکەی جاران شوێنەکی هەندێک تەنگ بوو ئێستا فراوانە و ڕێکوپێکە و تازە ڕۆژ لێ نادا پێشتر لە بەڕێوەبەراتی پاسەپۆرتی هەولێر زەحمەتی زۆر دەبینراوە نییە؟ پێشتر شوێنەکە یعنی تەنگ بوو قەرەباڵغ و بینایەکە کۆم بوو بەڵام ئێستا بەڕاستی بینایەکی تازێ و پیرۆزبایی لە خەت شارەکەمان دەکەم شوێنێکی شایستەیە باشە حەزەکەی شوێنێکی دیکە وای هەموو شوێنانەی بەتایبەتی کە خەڵکی خاوەن پێداویستی تایبەت یان خەڵکی پیر و بەتەمەن ڕێیان بکەوێتە ئەوێ هەمووی ئاسانکاریان تێدا بکرێ و بینای جوانتر و ڕێکوپێکتریان بۆ بکرێ و سپاس. ئەم شوێنەی دەیبینن یەکەمین هۆبەیە هەر هاوڵاتیە کە سەردانی بەڕێوەبەراتی ڕەگەزنامەی کاروباری شارستانی کارتی نیشتیمانی بکات کە هەرچی مامەڵێکە پەیوەندیدار بێت بە کارتی نیشتیمانی سەردانی ئەم شوێنە دەکا وەک دەبینن شێوازی پێشوازیکردن لە هاوڵاتیان زۆر مۆدێرنە ژمارەیەکی زۆر لە فەرمانبەر لێرە دانیشتووە بە هەمان شێوە لە بەڕێوەبەراتیە مۆدێرنەکانی تازەی کە لە هەندێک شوێن وەکو بینیمان نشینگە پاسەپۆرت بیندرا لە زۆربەی وڵاتانیش ئەو سیستەمە پەیڕەو دەکرێت سەرەتا هاوڵاتی دێ کارت ژمارە دواتر سەردانی یەک لە بەشەکان دەکات سڵاوتان لەبێ ماندوو نەبن یەکەم جار هاوڵاتی دێتە ئەم شوێنەوە چی دەکە مامەڵەکان چییە؟ دۆ کارت دەریانی کارت نیشتیمانی سەرەتا پێویستیان بە چییە؟ کارتی جنسیە نفوس کارتی زانیاری جنسیە نفوس کارتی زانیاری ئەسلی لەگەڵ ئیسمالی پڕ دەکات و لۆ شەخصەکە لۆ شەخصەکە دێک مەنع سەفەری دەکا و مەنع سەفەر دوایش تەدقیق جنسیەری و دەکرێ و تکتی وەردەگرێت کە سڕێبی باشە ڕۆژانە پێشوازی لە چەند کەس دەکەنەوە؟ وڵا بێحەد زۆرە زۆرە خەڵک دێ کارتی نیشتیمانی دەربهێنێ
ینی بە بەردەوام دێ دامیش باشە کەسێک ئەگەر بێوێ کارتی نیشتیمانی دەرمێت چەند دقی پێدەچێت والله حسب ئیشەکەی 5 دقاوە هەتا تاوا دەبی 10 دقه 5 دقه یعنی ئەگەر هاوڵاتیەک هیچ مشکلەی نەبیت زوو تاوا باشە پێم بڵێ هاوڵاتیەک کە جنسیەی هەبی نفوسی هەبی بێ بکاتە کارتی نیشتیمانی مامەڵەی 10 دقەی دەبە هەراوەندە 10 دقە تکتەکەی وەردەگری کە ناوی ها دەستە ژێری ئیشەکانی لۆ دەکە ئەی پارەکە چەند دەڕوە ڕسومات و شت هەیە سومات هەر 5,000 کارتی نیشتیمانی بە هەمووی کەوایە ئەوە ینی بەڕاستی بەرچاوڕوونێکی باشە بۆ هاوڵاتیان بەشێکی زۆر لە هاوڵاتیان تاوەکو ئەم دقەیەش نفوس بەکاردەهێنرێت جنسیە بەکاردەهێنێت لەگەڵ ئەوەشدا نازانێ کارتی نیشتیمانی چەندە گرینگە کارتی نیشتیمانی ئێستا لە زۆربەی دام و دەستگاکان پشتی پێدەبەسترێت زۆر گرینگە کارتی نیشتیمانی گرینگە ماندوو نەبی سەرسەری من زۆر بەخێر بێن سەرچاوت گرنگی کارتی نیشتیمانی بۆ هاوڵاتی چییە؟ وڵی کارتی نیشتیمانی بوو نمونە مخۆست بەبێ کارت نیشتیمانی بدا من یعنی ئەو کۆرتە نە جنسیا دەمینی نە نفوسە مەسەلەن کۆبرۆ دەوت پێشتر جنسیای پێبوو نفوس پێبوو ئێستا ئەو مستەم سکۆتە بەتەنەوە پێیتی بەتەنها تەزویراتی چۆنە؟ تەزویرۆتی هاتۆ ئێستا زۆر باشە یعنی زۆر نفوس تەزویر دەکرێت جنسیا طبعا احتیمالی هەیە پێشتر تەزویر دەکڕم بەس وەکو کارتی نیشتیمانی هاتۆ ئێستا و حاڵەتەمەوە نەبوو باشە من جێبیستی ئەوە بووم لە ماوەی 5 دقا بەێ مامەڵەکان تەواو دەویان 10 دقا یان بەجددی وایە؟ خۆی وەکو معاملات لێرە ڕەدەست پێ دەکەوتن 10 دقه هەتا 15 دقه بە یەک جۆری هەر معاملاتێک تەواو بە چەند ڕۆژ ئەو کارتەی دەست دەکەوێتەوە ئەو کارت نیشتیمانیە بە 15 ڕۆژ وەردەگریتەوە 15 ڕۆژ چۆن دەبینی خزمەتگوزاریەکان لێرە بۆ هاوڵاتی پێشتر لە زۆربەی شوێنەکانی حکوومەت ڕۆژ لی دەدای باران لی دەدای ئێستا سپلیت پێەیە لەبەر ڕۆژنی چۆنە؟ بەڕاستی دەستخۆشی زۆر دەستخۆشی لە کابینەی نوێم دەکەم بەو پێشکەوتنێک کە ئەمە دەیدینین بەڕاستی عنی هاوڵاتی یەک من بەخۆم هاوڵاتیمە زۆر مرتاحم بەو سیستەمە ئیستا پێشتری ئەو سیستەمە نەبوو دومی جار ڕێنمایی کۆڕۆنە زۆر میهمە لێرە پابند دەکرێتن جێبەجێ تۆ لەسەر ڕقم دەڕۆی یعنی دەستخۆشییان لێ دەکەم بەڕاستی زۆر باشە بەس یەک کێشەیەمان هەیە هەموو تشتێک نەگەڕینەوە بەغدا لەسەر نقطەی بەسیط ئەمە لەسەر کارتی نیشتیمانی دەبی بگەڕینەوە بەغدا ئەولیات لێ بینین لۆ ئەولیات ناکەین داوای سیانە تۆ کرد من ئێستا 20 سارە تقریبان خێزانم هێناوە هەتا ئێستا دەرەوەی وڵاتە نا هەر هەولێرە 20 سارە تا ئێستا لە ماڵی باوکی هەر جاهێرە یعنی نەبوویتە ئافرەت لای من باشە بیتاقی بایعیمێ هەموو شتێکم هەیە بەس لە بەغ 3000 بچم یعنی لۆ یەک تەوقیع من لەوانەیە مانگەک و 3 ڕۆژە لە بەغدا هاتچۆ دەکەم بەس لە کوردستان بەڕاستی تشتەکە زۆر تشتەشی جوانە سەڵاحەتی کوردستان زیاد بێ بەڕاستی نەمانێرنە بەغدا عنی هیوادارم ئەوشە زۆر دەستخۆشییان لێ دەکەم تشتێکی زۆر جوان و بەڕێز پێشتر هەولێر لەسەر دوو زۆندا بەش ببوو هەر کەسێک کە بەهات بە کارتی نیشتیمانی وەرگرت بە چەند کات ژمێرێک یاخود چەند ڕۆژێک مامەڵە پێویستی بێ بوو کاتێکی زۆر دەخەن بەڵام ئێستا خۆشبەختانە سیستەمەکە ئەلکترۆنی کراوە ئەگەر کارتێکمان بدەیتێ ئەمە هاوڵاتی ئێستا بەڵێ ئێستا مامەڵاتە دێ تکت دەبڕێ ئێستا عەربی غەربە باشە ئەوە غەربە لێک شوێنە شەرق و غەرب یەکە شەرق و غەرب ئەلێرەمە تۆ دیاری دەکەی چی دەکەی مامەڵەکە ئەمە دێن کە تەمەشای نفوساکێکم زانین غەربەیان شەرقە ئێستا ئەوە غەربە لێشی دەپرسین لۆ چەند نەفەریە بەڵێ برام لە چەند کەسەوە یەک نەفەر کە گوتی یەک نەفەر ئەما لێرە سلێکتی غەرب دەکەین باشە دێن ئەلێرە عەدەدی نەفەرەکەش دیار دەکەن کە یەک نەفەرە تکتەکەش لە ڕاکێشین و دەیدەین باشە ئەگەر خێزان بێوێ هەر هەمووی بەیەکەوە مامەڵە بکە دەتوانێت بڵێ یعنی ئەندامانی خێزان بەیەکەوە دەتوانین چەند نەفەر نون من 10 نەفەر بن ئەمە تکتەچی 10 نەفەری دەدەین باشە چەند دەبی هاتووی تۆ بەڕێزم وڵی لە سبەینەوە هاتیمە بەس داوای ئەویان کرد شتە نەقز بوو بڵێ چی دەوێتن کارتی نیشتیمانی خۆی هیچی نایە بەس جنسەی دەوێت کارتی زانیاری دەوێت نفوس بایعی ناوێ شتی ناوێت ینی بەس سێش بەخۆی لۆ ڕوونکەم وەسەلی نفوس دوسە کارزانیاری ئێستا لۆن منە ئەستا مەکو هاوڵاتێک کە دێم نفوسی خۆم جنسەی خۆم کارتی زانیاری بابم ئەگەر ژنم نەی نابی و ئەگەر ژنمی نابی کارزانیاری خۆم جارێ برێن لۆن منە ئەمن جنسم لۆ دەرنەهاتیا کە جنسم نەبوو ئەن دەتوانم جنسەی بابم یان ئیبرام بینم
لە پێشوودا ئەم هۆبەیە و بەم شێوەیە نەبوو، یعنی ئێستا گۆڕانکاریەکی زۆرتان دروست کردووە. یعنی ئەم گۆڕانکاریانە چەندە وای کردووە ڕۆتی دەمینێت. بەڕێز بەڕێوبەر هەدەفی هەموو ئەوەیە کە زیاتر هاوڵاتی ئیسراحەت بکە بە شێوازێکی جوان کارت نیشتیمانی دەربینی لێ لە ئێستادا هەستین بە گۆڕینی شێواز و ئۆفیسەکانی دەرهینانی کارتی نیشتیمانی پێشتر بە سیستەمەکی قەدیم بوو ئێستا سیستەمی ئۆفیسی بە ڕێگای شوشە و هەمووش جوایز کرایتەوە ڕێنمایەکانی کڕۆنەش تێدا جێبەجێ دەکرێتن هەر یەکەوە بە جودایە و شێوازەکەی جوانترە و تێدایە کە بە شێوازێکی وایە هاوڵاتی لایەق بیتن باشە ڕۆژانە پێشوازی دەتوان لە چەند کەس بکەن ئەوەی من دەمەوێت سەرنجی بینەران ڕابکێشم نێرەدا ئەگەر تەمەشای ئەم هۆبەیە بکەی هۆبەیە ناوی چییە؟ ئەو هۆبەی دەرهینانی کارتی نیشتیمانیە کارتی نیشتیمانی کە 20 دەرهینانی کارتی نیشتیمانیمان هەیە لەو هۆبەیە لە هەر هۆبەیەک دەتوانین 25 تا 30 نەفەر ڕۆژانە بێن کارت نیشتیمانی دەربین هەتا 25 نەفەر ڕۆژێ لە کاتی قەرباڵغی دەگاتە سیش دەگاتە سی من حەز دەکەم سەرنجتان ڕابکێشم بۆ ئەم هۆبەیە هەر شوێنە کە دیزاین کراوە بەڵام خۆشبەختانە لێرە ینی خزمەت گوزاریەکی زۆر باش پێشکەش دەکرێت هاوڵاتی دێتە ئەم ژوورە ئەم بەشە بە جام بە شوشە جیا کراوەتەوە بۆەوەی سەلامەتی هاوڵاتی تەنانە سەلامەتی کارمەندەکەش بپارێزرێت ئەمە نمونەیەکی یەکجار جوانە تەنیا ئەم شوێنە ئەم ڕێو شوێنانەی گرتۆتە بەریان تەواوی لە ناو بارگای بەڕێبەتەکەمان کە دوو فەرمانگەتی لە شەرق و غەرب ئێستا ئەو هەیە بۆ شێوازە ئیش دەکەن و لە بەرنامەماندای لە سنووری پارێزگای هەولێر 30 فەرمانگەیەوەمان هەیە لە داهاتوو فەرمانگەکانی کەش بەلێ بکەن بۆ ئیسراحەتی هاوڵاتیان باشە ئێستا هاوڵاتی هەر کاتێک بێ دەرگاتان کراوەیە هەر وەختێک بێت کە هەشت بەیانی تا سێ نیوەڕۆ دەتوانن بێ کارت نیشتیمانی دەربینن. کردنەوەی بەڕێوەبەراتی نیشینگا پاسەپۆرتی هەولێر بەڕێوەبەراتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی کە ئەمڕۆ بە فەرمی لەلایەن وەزیری ناوخۆیەوە کرایەوە پێشتر چەند مانگێک بەر لە ئێستا دەست بەکار بوونە ئەوان دەڵێن هەم لە ناوەڕۆک هەم لە ڕووی شکل و خزمەت گوزاریەکان جیاوازی زۆری دروست کردووە بەڕێوەبەراتی ڕەگەزنامە و کاروباری شارستانی هەولێر دەڕێت لە سەر ئاستی عێراقی یەکەمین لە ماوەی 3 مانگی ڕابردوودا 7,000 خزمەت گوزاری کارتی نیشتیمانیمان داوەتە هاوڵاتیان کە ئەمە ژوا دەکات دەرەنجامی ینی باڵەخانەکە و گۆڕینی سیستەم لە ڕووی نەمانی ڕۆتینەوە وای کردووە خزمەت گوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکرێت بەشی زۆر لە هاوڵاتیان دەستخۆشیان لەم کابینەیە کرد لەگەڵ ئەوەشدا دەخوازن زۆربەی بەڕێوەبەراتەکانی دیکەی کوردستان کە خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان دەکەن هاوشەوەی ئەو بەڕێوەبەراتیانە هەم لە ڕووی بینە هەم لە ڕووی ناوەڕۆک و خزمەت گوزاری گۆڕانکاریان بەسەردا بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.